پارلەمانی تورکیا دەنگ لەسەر راپۆرتی کۆمسیۆنی چارەسەری پرسی کورد دەدات. ئەندامانی پەرلەمانی تورکیا ئەمڕۆ دەنگ لەسەر راپۆرتی کۆمسیۆنی تایبەت بە چارەسەری دەدەن. راپۆرتێک کە بەوتەی سەرۆکی پەرلەمان هەنگاوێکی قۆناغیە و هێشتا ئەنجامی کۆتایی نییە. نوعمان کۆرتمولوش سەرۆکی پەرلەمانی تورکیا لا نوێترین لێدوانیدا ئاماژەی بەوە کرد کە پرۆسەی چارەسەری قۆناغی باسووت و وێژ بڕیوە و ئێستا لە چوارچێوەی پەرلەماندا دەدرێتە بەردەم دەنگدان. بەوتەی ئەو کار و دەستوکاری کۆمسیۆنەکە نووسینی یاسا یان بڕیاری کۆتایی نییە، بەڵکو هەنگاوێکە بۆ پێناسەکردنی ڕێڕەوەکە. نوعمان دووپاتیشی کردەوە کە ئەم راپۆرتە ئەنجام نییە، پێناسەیە، گۆڕانکاریەکان لە دەسەڵاتی کۆمسیۆنەکەدا نییە. هەروەها ئاماژەی بەوەدا کە ئامانجی کۆتایی هێنانی شەڕ و بەهێزکردنی برایەتیە لە نێو خۆی وڵاتدا. لەبارەی دۆخی ناوچەکەش سەرۆکی پەرلەمان جەختی کردەوە کە تورکیا دژی هەوڵ و سیاسەتەکانی وڵاتانی داگیرکەرە و هەر هەنگاوێک بۆ ناو خۆیان دەرەوە لە چوارچێوەی پاراستنی بەرژەوەندیە گشتیەکاندا دەبیندرێت. بەپێی زانیاریەکان کۆمسیۆنەکە لە 51 ئەندام پێک دێت بۆ پەسەندکردنی راپۆرتەکە، لانی کەم 31 دەنگی پێویستە.